ماسی زۆر لە گۆشتەکانی کە بەسوودە لە ڕووی تەندروستیەوە و یەکێکە لە شتێک زۆر باشەکان لەبەرەوەی بە شێوەیەکی سروشتی پێگا ئەگەر بێت و هیبەحر بێ بەڵامی حەوز جیاوازترە لەبەرەوەی هەرە تقریبان وەکو مریچکە مەسلحەکە وایە زۆر جیاوازەیەکی نییە شوێ بۆیە داوا لە خەڵکی کوردستان و لە هەموو ئەوانەکەم کە تەندروستی خۆیان پارێزن گۆشتی ماسی باشترین گۆشە هەم تەندروستیان باشە بێ هەم بۆ چاو باشە. ماسی بەحر زۆری زۆرە سوورە هەیە بزە هەیە حکوومەتی هەیە مشارە هەیە خڕەماسی هەیە بزە هەیە تقریبان شەبوتە ئەنواعی تێدا ئێستا تقریبان خۆی ئێستا ئیسفادەکە هەیە بڵێ بەحرە بەحری ئیسفادەکەی لەوەیدایە بڵێ ماسە سوورە ئیسفادەی هە لە هەموو ماسەکان باشدا بە بۆنی ئێستام قەیرانەیەوە چکە خەڵک خۆی داوەتە ماسی حەوزەی. ئەمڕۆ بەشداریمان لە چارەکێکا کردووە بە هاوکاری مامۆستای هونەرمان سوشەخان چارەکەەکانی ئێمە لەم بەشانە پێگاتووە کەمی کاری دەستی خۆمانە و لەم کارانەش پێگاتووە کە وەرجلی کوردی و تابلۆ چەندی شێوی هونەری ترمان هەیە کە هەمووی ڕنگدانە و شێوازی خۆی هەیە هەمیمە بۆ بەبەستی جیاواز بەکارهێناوە. ئێمە وەک قوتابیانی خوێندنگاکەمان زۆر دڵخۆشی بەکردن ئەم پێشانگایە ئەم پێشانگایەوە لە خوێندکارانەکە کە زیاتر گروتینیان باتێ بەجددی هەر خوێندن لە بواری ژیانی ئێمەیە پێویست نییە بەڵکو پێویستە ئێمە هونەر ژیانمان پڕ بێ لە هونەر پڕ بێ لە وەرزش پڕ بێ لە شتی یعنی شتێک بێت کە دڵی خوێندکارانی پێخۆش بێ. I feel really happy to be with my friends. It's a beautiful day in Atlanta, and we're just soaking in all that there is to do here. Atlanta is great because there's so much to do in the daytime, the nighttime. There's like always somewhere that there's events going on. And it just keeps you entertained.